السلام عليكم ورحمة الله. إنا لا يكيب على الخوف. کاکە سوپاسدانەکەم بەخێر بێن ئێمە کچەمان بە زوڵم وەفاتی کردووە داوا لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمەکەم سوپاسیانەکەین بە ئەرکارسان تاوانبارەکەیان بۆ دەستگیر کردین داوای کارم لە یاسا تاوانبار بە حەقی خۆی بگەیەنێ تو دەستخۆشتان یەکەم کێشەکە ئەوە نەبوو هەموومان کوڕی عەشارین و هەموو کەسێک کێشە و عایلەی هەر بووە و هاوردوومەتەوە و باوکو مامەیەکی بوون بە کەفیلی و دامەتەوە تر هەر ئەوە بوو وتەیەوە لە کۆتایە چییە قسەیەوە وتەی ئێمە ئەوەی یان نازانم ئاگادار نیم وتەیەوە چێ بوو بنەماڵە وەکو وتەی ئێمە ئەوەیە داوامان لە حکوومەت هەیە و لە یاسا هەیە و حەقی کچەکەمان نەفەوتێنێ و بەلا ڕێیان نەبن و مەمنونیان نەبین و سکەڵاکارین لە داوای مافی خۆمان خۆش نابین بەڵێ بە یاسا چارەسەریەکە ئێمە وەکو وەکیلی عامی بنەماڵەکە وەکو پارێزەری دۆسیەکە هەرچی پەیوەندی بە وردەکاری دۆسیەکەەوە هەیە لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی پێشتریشمانە دووپاتمان کردوتەوە هەنێک گوردەکاری و دۆسیەکە هەیە ناتوانین لەبەر سەلامەتی لێکۆڵینەوەکە پەخشی بکەین و لە ڕاگەاندنا بڵاوی بکەینەوە بەڵام جێگەی دەستخۆشیە کە جیهاتی تحقیقی ڕێکارەکانی لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە ڕێکاری لێکۆڵینەوەی ورد بەردەوامە و داواکارین کە لە ڕاستیە کەیسەکە بەلاڕێدا نەبرێ و ڕێکارەکان بەردەوام بن و جیهاتی تحقیقی شوکارەکانی خۆیان بکەن و هەندێک وردەکاری دۆسیەکە هەیە لەوانەیە لە چەند کاتژمێری داهاتوودا لایەنی ڕسمی بڵاوی بکاتەوە ئەوەی کە هەیە ئیفادەی شنیار وتەی سەرەتا و پاشکۆی وتەی وەرگیراوە و چۆنێتی و ڕووداوی چۆنێتی ئەنجامدانی تاوانەکەی گێڕاوەتەوە و ئیفادەکەی تەسبیت کراوە لە دۆسیەکەیە هەیە و بەشێک لەو گرتە ڤیددیوانی لە تۆڕە کۆمەڵاتەکانە بڵاو بوونەتەوە هی کۆچکردو شنیار هوەر بەشێکە لە ئیفادەی ناودۆسیەکە و ڕێکارەکانی لێکۆڵینەوە بەردەوامە کەیسەکە چۆن دەڕابڕێەوە بەڕای ئێمە ئەو نەی متابعی دۆسیەکەمان کردوێ بە شێوەیەکی باشە ڕوا بە شێوەیەکی ورد لێکۆڵینەوەکان بەردەوامن ئەوانە پەیوەندی بە زانیاری وردی ناو دۆسیەکە و هەیە و ئێمە ناتوانین لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە هەموو زانیاریەکانی ناو دۆسیەکە پەخش بکەین بەڵام ئەوەی کە بۆ ڕای گشتی گرنگە ئەمە تاوانێکی کەموێنەیە و جەریمەیەکی کەموێنەیە لە هەرێمی کوردستان ڕوویداوە و بەداخەوە لە ڕابردووشدا تاوانی هاوشێوەمان بینی لە هەرێمی کوردستان ڕوویاندا داواکارین کە ینی پەیامێک بێ بۆ جیهاتی تحقیقی کە ورتر و خێراتر
لێکۆڵینەوەکانی خۆیان تەواو بکەن چونکە ئەمە بووە بە چۆتە ناو دڵ و دەروون و ویژدانی خەڵکەوە بۆتە کۆژانێکی گشتی و ئێستا خەڵک زیاتر لە سکاڵاکاران و لە هەردوو لایەنەکە چاوەڕێی یەکلای بوونەوەی دۆسیەکە دەکەن.